بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش لا ڕۆژهەڵاتی ناوین لەو وڵاتانەی کە کوردستانیان بەسەردا دابەشکراوە هەڵسوکەوتی ئەوان لە هەر کام لەو بەشانەی کوردستان پێکەوە جیاوازی هەیە واتە هەڵویستکردنی ئەوانە بە نسبەت بزوتنەوەی کورد لەو پارچەیەکە بەسەر ئەو وڵاتاندا دابەشکراوە ئەو وڵاتانە لەسەر زۆر مەسئلەی سیاسی لا ناوچە پێکەوە ناکۆکیان هەیە بەڵام لەسەر یەک پرس دەگەن بە هەڵویست و سیاسەتێکی هاوبەش ئەوەش واتە شکست پێهێنان بە بزوتنەوەی کورد لەو پارچەیە لە کوردستان یان بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوین لەو دابەشبوونە سیاسیە تەنانەت سەربازێک کە ئێستا هەموو ڕۆژهەڵاتی ناوین گرتوتەوە لەگەڵ ئەویشا زۆر لە حزبەکانی دەرەوەی دەسەڵاتی شتابەت بوونە بەسەر ئەو جەمسرانەوەکو ئێران تورکیا و عەرەبستان بۆچی کوردەکان خاوەن یەک گوتاری هاوبەش نین ڕۆڵی داعش ئێستادا چییە لە ڕۆژهەڵاتی ناوین کە ڕووی ئەسلی هێرشەکانی گواستێتەوە بۆ هەرێمی کوردستان ئێران و تورکیا دەتوانن ببنە دووستی ئستراتژی بوو کورد لە ڕۆژهەڵاتی ناوین یان بەگشتی کورد لەم ناوچەیە دووستی ئستراتژی هەیە مژاری بەرنامەی ئەم جارمان لەسەر دووخی کورد لە ئێستای ڕۆژهەڵاتی ناوین و ڕووداوە سیاسەکانی ئەم ناوچەیە بوو بەشداری لەم بەرنامەیەش بەڕێز کاک فواد خاکیبێگی وەک سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران بەشداری بەرنامەکەیان کردووە کاک فواد زۆر سپاسان دەکەین کە داوەتی مەدا بوو باس و قسەکردن لەسەر ئەم مژارە قبول کرد سپاس بۆ ئێوە کاک موسا و سلااو ڕێزم هەیە لە خزمەت بەڕێستان و هەروەها بینەرانی خۆشەویستی تیشکتیوی کاک فواد لە معرفی و سەرتا بەرنامەکە باسی ئەوم کرد کە ئەو وڵاتانە پێکەوە جیاوازیان هەیە بە نسبەت کورتەوە مەسەن تورکیا و لەگەڵ دەوڵەتی ئیران لەگەڵ سووریا لەگەڵ دەوڵەتی مەرکەزی عێراق ئەو جیاوازی لە چێ دەبین مەسەن تورکیا چ جیاوازیگەی لەگەڵ ئیران بە نسبەت پرسی کوردەوە دیارە ئەگەر بەگشتی باسی وەزیەتی کورد بەگشتی بکەینەوە جیاوازیانی کە کورد دابەش بووە بەسەر ئەو پارچانە لە کوردستاندا بەستگی هەیە بە فەزای سیاسی لە واقع بارودۆخ و نەوعی حکوومەتەکە لە هەرکام لە وڵاتانەوە وەزیەتی خودی کوردیش حیزبە سیاسیەکانی وە سابقەی مبارزاتی کورد لە هەر یەک لە بەشەکانی کوردستاندا جیاوازی یەکەم ئەگەر تۆ سیر بکەی لە وڵاتێکی وەکو تورکیا وەکو گەورەترین پارچەی کوردستان بە حەشیمەتێکی زیاتر لە 20 ملیۆن کەسەوە کێشەی کورد تەنیا لەگەڵ نەتەوەیەکە بەنێوی نەتەوەی تورک لە عێراق و لە سووریە کێشەی کورد لەگەڵ نەتەوەیەکە بەنێوی نەتەوەی عەرەب بەڵام لە ئێراندا جیاوازیەکە لەوانی دیکە بەرچاوترە کێشەی کورد تەنیا لەگەڵ نەتەوەی باڵادەست فارس نییە پێش کوردیش نەتەوەیەکی دیکەیە بەنێوی نەتەوەی تورک کە حەشیمەتێکی زیاتر لە کوردی هەیە و هەر کام لەمانە توانیویانە تاسی دابنن ئێستا تۆ بۆ نمونە لە عێراق و لە سووریا یان لەگەڵ لە تورکیا ئەگەر کێشەیەک بخۆڵقێک ئەگەر گرفتێک ئەگەر زڵمێک ئەگەر ئاسیمیلاسیۆنێک ئەگەر ژینۆسایدێک ئەگەر بەرحاڵ پێشێلکردنی مافی کوردەکان ببێ بەرامبەر بە یەک نەتەوەی ئەویش نەتەوەی یان عەرەبە یان نەتەوەی تورکە و دەنگدانەوەکەیشی دەنگدانەوەیکی گەورەترە بێت تۆ یەک لە بەرامبەر یەکایە بەڵام لە ئێراندا ڕەنگە شێوەیەک بڵین زۆرتری بیوێ وەختێکی زۆرتری بیوێ لە واقع کاتێکی زۆرتری بوێ بۆی کە ئەمە بە گوێی دنیای دەرەوە بگات چونکە تەنیا کێشەی کورد لەگەڵ فارسەکان نییە ئێرانێکی موزاییکی فرەڕەنگی فرەنەتەوەیە کێشەکە دەکەوێتە بڵین قۆناغی سێمەوە ئەگەر نەتەوەیەکی باڵادەست ئێمە تەنیا بڵین وەکو کێشەمان لەگەڵ نەتەوەی فارسیشان نییە لەگەڵ سیستەمەکە هەیە چکە لە زۆر باریشەوە ڕەنگە مافی فارسەکانیش پێشێل بکرێت و دواتر دوای ئێمە نەتەوەی تورک دێت دوای ئەوە کوردەکە دێت بۆیە جیاوازی هەیە لەو پەیوەندیشدا زۆر جار جیاوازی سیستمی حکومڕانی لە ئێرانی ویلایەتی فەقیهیە سەرەتاییترین مافەکان پێشێل دەکرێن بەڵام ئەو ڕۆ لە تورکیا دەبینی فەزایەک هەیە بە نەوعی کوردەکان دەتوانن بەشداری پرۆسەی هەڵبژاردن بن لە پارلمانە دەنگی خۆیان هەڵبڕن تەنانەت کاندیدیشیان هەبێت بۆ سەرۆک کۆماری و بە نەوعێک لە عێراقدا ئەمڕۆ بە شێوەیەکی دیکەیە جیاوازی هەیە لەگەڵ عێراقی سەردەمی سەددام حوسەینە و لە هەمان کاتتا ڕەنگە بە باوەڕی من لە هەمووی زیاتر ئەگەر زڵمی لێچوو بێت و کێشە و گرفت و لە واقع لە چاوی دنیای دەرەوەیشەوە پێش هاتنی داعش کوردەکانی سووریە بوون تەنانەت مافی هاونیشتمانیشیان نەبوو ئەگەر ئەوان هویەت و شناس و شناسامەشیان لێ دەسەندرێتەوە سەردەمانێک لە تورکیا پیان دەکوتن تورکی شاخی و لە ئێراندا وەکو قەوم ناویان نەبردن هەموو ئەمانە نژادێکی گەورن نژادی ئاریایی و ملەتی ئێران پێک دێنن کە دواتر دەچینە سەری و بەنسبەت عێراقیشەوە هەرکام
لە قۆناغەکان کێشە و گرفت و مشکلاتی تایبەت بە خۆیانیان هەبووە. سپاس کاکوات باسی ئەو دابەشبوونە سیاسی و تەنان سەربازیشمان کرد کە هەموو ڕوژڵاتی ناوینێ گرتوتەوە تورکیا لە بۆ شوێکە باسی دەکەن سەرکرداتی جەمسەرێکی دەکا ئێرانیش سەرکرداتی دژی ئەو جەمسەرە ئەوانە دەتوانن ببن بە دوستی کورد چون ئێستا لە ناو کووردا بزوتنەوەی کورد حزب کوردەکان بەشێکیان لەگەڵ ئێران کەوتن بەشێکی کەشە لەگەڵ تورکیا و ئەو مێهوەری ڕۆژاوا. بە باوەڕی من لە دنیای سیاستدا دۆستی کورد یان دژمنی کورد نییە، بەرژەوەندی هاوبەشە. لە قۆناغێک لە قۆناغەکانە تورکیا دەیهێویست هێرشێکی لەشکری گەورە بکاتە سەر هەرێمی کوردستان بە بیانی و حزوری پەکەکە لە شاخەکانی قەندیلا و دواتر پشتیوانیکردنی هەرێمی کوردستان لەو حیزبە. ئەستەن بەحس لەوە دەکرات کە ڕەنگە شەڕێکی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا بێتە ئاراوە. ئەوڕۆ تورکیا ڕەنگە لە زۆر بوارەوە کێشە و گرفت بۆ هەرێمی کوردستان دروست نەکات و مبادلاتێکی گەورەی اقتصادی و تجاری و بازرگانیان هەیە. بۆیە لەو پەیوەندیەدا بە باوەڕی من ئەوەی کە ئایا ئێران یا تورکیا دەبنە دۆستی کوردیان دژمنی کورد نییە، هەر ئەوەی کە لە سیاستدا نەدۆستی هەتا هەتایی هەیە نە دژمنی هەتا هەتایی بەرژەوەندیە کە لەو بینەدا دیاری دەکات کە تۆ لەگەڵ ئەو هاوکێشە سیاسیە بەرژەوەندیەکانت تا چەندە پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستان زیاتر بنەمای ئابووری بوو بێت تا لایەنی سیاسی لە نەزرا بگرین مەسەن جگە لەوەی کە ڕێگەدا پێشمەرگە لە هەرێمی کوردستان بڕا بوو کوبانی بۆ زۆر شتێکە حاضر نەبووە هاوکاری هەرێمی کوردستان بکات بەتایبەت لە شەڕی داعش. ئەو معادلە سیاسی کە لە تورکیا دەگوزارێت و تورکیا چاوی لێ دەکات بە نسبەت بەرژەوەندیەکانی ئێرانەوە یان بەنسبەت بەرژەوەندی ڕژیمی بەشار ئەسەد و یا بەنسبەت حکوومەتی ئێستای عێراقی نوێ زۆر جیاوازە. تورکیا وەکو هەموو لایەک هەموو دنیایەک ئەوەی بۆ ڕوون بۆتەوە کە پەکەکە لە هەر یەک لە بەشەکانی کوردستاندا شاخەیەکی داناوە و لە واقع سیاست و ئیدۆلۆژیەکانی لە ڕێگای ئەو شاخانی خۆیەوە لە هەر یەک لەو بەشانەی کوردستانە بەڕێوە دەبات. لە کوردستانی سووریا لە ڕووی ئیدۆلۆژیکەوە بێ لە ڕووی سەربازیشەوە بێ لە تەنانەت ڕووی ڕێخستنی کاروباری ڕۆژانیشانەوە بێ پەیەدە بەشێکە لە پەکەکە و لە ڕووی قانونی بینەلملەل و لە کاروباری تورکیشدا تورکیا وەکو منی کورد چاو لە پەکەکە ناکە. منی کورد ئەگەر پەکەکە بەهێزیکی سیاسی لە واقع سەرکردایەتیکی بزوتنەوەی ڕزگاری خواز کورد لە کوردستانی تورکیا دەیبینم، بەڵام لە نەزەر تورکیەوە ئەمە گروپێکی تروریستیە و نایهەوێ لە ڕێگای پەیەدەوە ئامانجەکانی پەکەکە لە واقع بەرز بکاتەوە. بۆ لەو پەیوەندیەدا بەرژەوەندی تورکیا بە نسبەت پەیەدەوە جیاوازە، بەڵام دەبینین هەر ئەو تورکیەیە تەنانەت لە ساڕۆژی سربەخۆیی بوونی خۆیدا ڕێگایدا بە 150 پێشمەرگە لە هەرێمی کوردستانەوە دەرباز بن. ئەگەر تۆ چاویلیەکەی ئەمە لە ڕووی قانونی بینەلملەلەوە شتێکی گەورە کراوە بە نسبەت هەرێمی کوردستانەوە. پێشمەرگەیەکە لە چوارچێوەی دەستوری عێراقدا سەر بە بڵین ئەرتەشی عێراقە بەبێ پاسپۆرت تەنیا بە پێناسی پێشمەرگەی بوونی هەرێمی کوردستانەوە سنوورەکانی دوو وڵات دەبڕێت. کاراسانیکرد لایەن تورکیەوە کراوە. جا ئەگەر قرار بێ لەو پەیوەندیشدا بەرژەوەندیەکی بۆ دەستەبەر بوو بێ بە نظری من خوێندنەوەی بۆ ڕووداوەکان باش بووە و ئەو دیدەی کە ئەو هەیەی بە نسبەت داعشەوە یان بە نسبەت کورد لە کوردستانی سووریەوە یان لە هەر یەک لە پارچەکانی کوردستانەوە ڕەنگە ئەو دیدە لەگەڵ ئێرانەوە لەگەڵ حکوومەتی ئێستای عیبادیە یان ڕژیمی بەسەر ئەسەدا جیاوازی زۆری هەبێت. ڕوانگەی دیکەش هەیە بە نسبەت ئەو دابەشبوونە لە ڕۆژهەڵاتی ناوین کە ڕوانگەیەکی تاریخیە ڕوانگەی مێژوێ بە نسبەت ئەو مەسەلەوە ئەوەکە دەبینی دۆ هێزی سەرەکی لەم ناوچەیە و سەفەوی و عوسمانی کە ئێستا باقیماندە بازماندە ئەو دوو ئەمپراتوریە ئێران و تورکیان دەڵێن ئەمە ئەدامەی ئەو ململانیە لەوان ئەو دوو ئەمپراتوریەیە یا هەندێک زۆر کەسی لە هێنەی مەزهەبی بێدان لە نێوان شتە ئەو سنە کە ئێران و تورکیا سەرکردایەتی دەکەن. وە پێتان وایە ئەمە بنەماکەی ئەم دووبەرەکیە مەزهەبیە یان لایەنی و شتێکی وەکو اقتصادی و سیاسیە. بناماکان هەروەی کە لە سەرەتا لە خزمەتتا عەرزم کردن لە زۆر شتەوە دەوری دەبینێ. ئەو هاوکێشە سیاسیانە و معادلە سیاسیانەی کە ئەو لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەیە
لانیکەم ئەوەی کە دیارەوە ئەوەی کە بەرچاوی دنیای دەرەوەیشەوە لە ڕۆژهڵاتی نێوەڕاستە سیاستەکانی بەڕێوە دەبات دابش بووە بەسەر و دوو جەمسەرا هۆی دینی هەیە هۆی سیاسی هەیە هۆی ئابووری هەیە هۆی تجاری هەیە بەرژەوەندی هاوبەشی هەیە بەڵام لەو پەیوەندیدا کە کورد وەکو هێزە سیاسیەکانی کوردستان دابش بوون بەسەر ئەو دووبەرا بە بڕوای من لەبەر ئەوەی کە هەر یەک لەو هێزە سیاسیانە ئیستراتیژیکی هاوبەشیان نییە تۆ دەبینیت سەردەمانێک هێزێکی سیاسی داوای هەر چوار پارچەی کوردستان دەکا ئەو ڕۆ لە ئیستراتیژی سیاسی خۆیدا بە خودمختاری تەنانەت کولتوری فەرهەنگیش ڕازیە و لە چێ دەبینی لەو پەیوەندیا دەبینم کە لانیکەم نەیانتوانی وە گوتارێکی هاوبەشیان هەبێ بە نسبەت داگیرکەرانی کوردستانەوە تۆ ئێستا بە نسبەت کۆنگرەی نەتەوەیەوە زۆر جار باسی لێ دەکرێت و دەی هەیە ببەستێ ئستراتیژیەکە بەوە نییە کە بنەما گشتیەکانی بەنەتەوەی بوون و کوردبوون نیشانی دنیای دەرەوە بدرێت وتاری هاوبەشە نەبوویان ئەو هەزبێک کە مەسەن تو هەر هێزێکی سیاسی دەکرد ئێستا باسی خودمختاریکە و نیشانون کە سیاستەکەی هەڵە بووە دقیقەن هەڵە بووە ئەوەی کە تۆ هەموو کاتێک لە دروشمدا تۆ دوو جۆر دروشم هەیە دروشمی تاکتیک هەیە یەک دروشمی استراتیژیک هەیە دروشمی تاکتیکی بە نسبەت ڕووداوەکانی ڕۆژ مانگ و ساڵەوە ئاڵوگۆڕی بەسەرا دێت کێشە و گرفتی ڕۆژانەی خەڵک لە سەر شەقامە یان هندێک شت دێتە بەرباز تاکتیکی تۆ بە نسبەت حاڵەتی مبارزاتی لەگەڵ ئەو مەسلەیە دەگۆڕێ بەڵام ئیستراتیژی تۆ نابێ بگۆڕێ بەڵام بەداخەوە زۆر جار بووە هێزە سیاسیەکانی کوردستان بە جێگای ئەوەی کە تاکتیک فدای استراتیژی بکەن ئیستراتیژیان فدای تاکتیک کرد هەرو لایەنە کە جنابتان باسان کرد واتە پێکاکە کە سەردەمانێک باسی کوردستانی گەورە و دامەزرانی کوردستانی گوڵی ڕۆژهڵاتی ناوین دەکرد دوای قۆناغێک باسی ئۆتۆنۆمی و خودمختاری فەرەنگی دەکرد ئێستا تا ئێستا چەندین جار ئەو گفتمانەیە گۆڕیوە مەسەن ماوەی لەوە پێش هات کاتونی شنگالی ڕاگەیان لێرە قەوارە یان وحدێکی سیاسی بەناو ئەقلیمی کوردستان هەیە کە قابل مقایسە نییە لەگەڵ کاتۆنا لەبار دەسڕاتەوە لەبار بە فەرمی ناسین لە ئاستی نێرمەتەوەیەوە ئەوە چون پێناسەی دەکەن ئێوە پێداوانێت دەستی دەرەکەی تێدا بێت بۆ ئەوە زەربە لە یەک ڕێزی بزنەوەی کورد بدەن ئەگەر ئەو زۆرش یەک دەست نەبێ بەنامدیکیان بەدەستەوە بێ بێن ئەو قەوارە سیاسی لەتەوەکەن دیارە ئێمە لەو قوتابخانە فکری سیاسی کە پەروەردە بووین وەکو یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران کە حیزبی دموکراتی کوردستان ئێران بە ڕێبەری بزوتنەوەی کورد لە کوردستان ئێرانە دەزانین لەو قوتابخانەیە فێری ئەوە کراوین کە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەی کورد لەسەرەوەی هەموو شتێک دابنین بەڵام لە هەمان کاتیشدا سیاست بۆچوون و خەباتی ڕۆژانەمان لەو پەیوەندیدا بە نسبەت هەر یەک لە بەشەکانی کوردستانەوە بووە کە دەخاڵەتکردنی هەر بەشێک لە کوردستان لە بەشەکەی دیکەی کوردستاندا بە تەواوەتی محکوم دەکەین و پێمان وایە نەتەوەی کورد لە هەر یەک لە بەشەکانی کوردستاندا بە هەموو ڕنگ و بۆ و ئاین و ئاینزاکان و هەر جۆرێکەوە بۆ خۆی تعین تەکلیفکە بۆ درێژەدان بە خەباتی سیاسی خۆی دیارە ئەوەی کە بە نسبەت شنگالەوە کرا ئێمە لە دەرەجە یەکەمە پێمان وا بوو دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی وەڵام دەربێ بە نسبەت ئەو سیاستەوە و هەروی کە بینیمان لانیکەم لە ئاستی حیزبە سیاسی سەرەکیەکان وەکو حکوومەتی هەرێم وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو مەسلەیە بە توندی ئیدانەکەنەوە ڕەت کراوە وەکو ئێمەش وەکو خۆمان پێمان وا بێکارێکی دروست نییە و لەم موقعیەتە کە کورد لە کوردستانی باشووردا لانیکەم شەڕی هەموو دنیا دەکات لەسەر داعش ئەگەر بە نەوەیەک پەرانتزەکە زیاتر بکەینەوە زیاتر بڕۆین ناو مەسەلە و هەرەوەی کە لە سەرەتای بەرنامەکانیشتا گۆڕی ئاماژتان پێکرد کە داعش بۆچی لەواقع ئاماژەکانی گۆڕی بەرەولای هەرێمی کوردستان و چۆن بوو ئەم شەڕە هەڵگیرسا ئەگەر زۆرتر لی بڕوانین پێش دەی شەشی 2014 کە یەکەم جار داعش هێرشی کردە سەر هەرێمی کوردستان فەزایەکی سیاسی لە کوردستانی عێراقدا لە ئارادا بوو کە باسی سربەخۆیی دەکرا باسی ڕێفراندۆم دەکرا و باسی ڕاپرسی دەکرا و لە زۆر بوارەوە ئەم مەسەلە پەرەی پێدەدرا کە من بەش بە حاڵی خۆم لەم موقعەتەی ئێستای کوردستاندا ئەو شتانە بە شتێکی زەروری نابینم و پێم وابێ بۆ زەروری نابین لەبەر ئەوەی کە ئەگەر تۆ چاولێکەکەی بڕۆین ئەوەی کە ئایا ئێستا هەرێمی کوردستان
دەتوانێت سربەخۆیی وەربگرێ یان نا، یا هەر یەک لە پارچەکانی کوردستان دەتوانن داوای سربەخۆیی بکەن یان نا، فەزای سیاسی منتەقەکە ئیجازە بەو شتە نادا. لەبەر ئەوەی کە بەرژەوەندی وڵاتان جیاوازن. ئەمریکا بۆ خۆی بەرژەوەندی تایبەت بەخۆی هەیە، تورکیە بەرژەوەندی تایبەت بەخۆی هەیە، ئێران، رووسیا، چین، هەرکەم لەوانە بەرژەوەندی تایبەت بەخۆیانیان هەیە کە ئەم مەسەلە دەکرا شعاری گەورە لە واقع دژایەتی گەورەشی لە ئارادا. ئێران دووستی ئستراتژی کوردی باشوورە هەرێمی کوردستان بە باوەڕی من دۆستی ئستراتیژی هەرێمی کوردستان و نەتەوەی کورد لە هیچ یەک لە بەشەکانی کوردستانە نییە. ئێران داعش حزوری لە هەرێمی کوردستان لە ناوچەکە بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاردێنێ. هەر ئەوڕۆ من راپۆرتێکم بینی یەکێک لە تەلەڤیزیۆنەکانە باس لەوە دەکرا کە بەشێک لە لوبنان ئەگەر ئاوارە بوو لەژێر دەستی حیزب الله بوو بە ملیاردها دلار ئێران سەرفی کردووە کە باسازی بکرێت ئەو ناوچانە لە واقع فەزایەکی جوانتر و ڕەنگینتر و باشتری پێ بدرێ، لە حاڵەکە دەرسەتێکی زۆر لە خەڵکی ئێران بۆ خۆیان لەژێر هێڵی هەژاری ونجا باسی هەیە لە کوردستانی باشوور کە زۆر بە شانازی و باسی هاتی سپای ئێران بۆ هەرێمی کوردستان دەکەن و شەڕ لەگەڵ داعش. باسی بەرژەوەندی ئێران دەکەن. بەرژەوەندی ئێران لە چیدایە کە هەرێمی کوردستان لەگەڵ داعش شەڕ کردووە. باسمان لەوە دەکرد داعش لە دەی 6 2014ەوە ئاراستەی شەڕەکەی گۆڕی بە هەرێمی کوردستان و ئەو مەسئلەی کە کاک مستەفای هێزی سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕۆژنامەی ئەنادۆڵام بینیم باسی کرد کە دقیقەن دروستەوە سیاسەتێکی تەواو ڕاستە کە ئێران بۆ تەنبیەکردنی هەرێمی کوردستان کە باسی سربەخۆیی و لە واقع هژمونی خۆی دەیویست لە ناوچەکەدا بەسەپێنێ داعشی هێنایە سەر هەرێمی کوردستان. ئەو ڕۆژە دەبینی چییە مەسەناڵێن ئێران داعش هێناوە دەبێت شتێکی بەڵگەکە بۆ ئەوەیە لانیکەم ئەگەر تۆ چاوی لێ بکەی سیستەمی ئیتلاعاتی مخابراتی ئێران لانیکەم لە یەکێتی ئوروپا و لە بەتایبەتی لە وڵاتانی قودرەتمەندی ئوروپایی لە ئالمان و فەڕەنسا و بریتانیا بە باوەڕی من ناتوانانی بڵێ قەویترە و لە واقع کارامەترە. داعش توانیویەتی فەڕەنسا و ئالمان و ئینگلیز و ئەوانە بەزاڵە بێنێ تەقەی تفەنگێک لە ئێراندا نایەت. هەر ئەو داعشە ئەوڕۆ لە نزیک جەلەولا و لە نزیک حەویجە و لەو بەینانەیە خۆ چەند کیلومترێک لەگەڵ قەسری شیرین و کرماشان وانە فاصلەی هەیە. باشە بە بڕوای تۆ پاشانیش یەک شتی دیکە بوو هەموو ئەو ناوچانەی کە بەرژەوەندیەکانی ئێران تێیدا سەقامگیر نییەوە، بەرژەوەندیەکانی ئێران تێیدا تەمین ناکرێت لە واقع لەژێر دەستی داعشان و داعش دەیهەوێ ڕۆژانە سەرکوتی پێتاروانە لە ئێرانە بەستەر و زەمینە زۆر ئامادە نیە بوو کارکردنی داعشیا ئەسلامی تۆنڕە و لە ئێران. نە بە باوەڕی من داعش بە باوەڕی من ئەندامێکی زۆری لە ئێراندا هەیە، هەروەک چۆن لە عێراق و لە سووریەشدا هەیە ئەندامی زۆری هەیە، ڕێخستنی زۆر باشیشی هەیە، بەڵام بەرژەوەندیەکە لەسەرەوە وە سەرکردایەتی خودی داعش لەگەڵ کۆماری ئیسلامیە وای کردووە تەنیا لەو ناوچانە حزوری هەبێت داعش کە بەرژەوەندیەکانی ئێران تێیدا تەمین ناکرێت. تۆ هەر ئەوەی کە ئەو ئیتلاعات و ئامانانەی لە بەردەستا بوون سەردەمێکە داعش هێریش کردە سەر مووسڵ بە پێی ئامارەکان خودی مالکی لە واقع بە شێوەیەک فەرمانی کردووە کە مقاومەت و بەرخودان و لە واقع لەگەڵ داعشان نەکرێت. سوپای عێراق بە تەواوەتی پاشەکشەی کرد، چۆڵی کرد و داعش لە مووسڵە نیشتەجێ بوو و بەحسی سربەخۆی ئەم لاولا کرا لە هەرێمی کوردستانە ئاراستەی شەڕەکە گۆڕادەنا بەحس لەوە بوو کە ئەسڵەن داعش ڕەنگە مووسڵ بەجێ بێڵێت و بەرەو بەغدا بڕوە. تۆ دەبینی باشە بۆ لە ناوچە شیعەن نشینەکانە کە لە واقع ئێران خۆی بە سەرکردایەتی ئەو بوریکۆ دەزانێت و هەوڵی سدورکردنی ئینقلابی هەیە بەو ناوچانە هیچ شتێک لە ئارادانیە. بۆیە بە بڕوای من داعش یەکێک لە پشتیوانە هەرە سەرەکیەکانی خودی کۆماری ئیسلامی ئێرانە و کۆماری ئیسلامیش داعش بۆ تەمینکردی بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە بەکاردێنێ. ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر قەرار بێت ئەو بەرژەوەندیانە لایەن گروپێکی تۆرۆریستی ئاوا بە هێزیشەوە تەمین نەکرێت پشتی لێ دەکات. هەر ئەوڕۆ لە هەرێمی کوردستانە ئەگەر مەسلەی سربەخۆی و مەسلەی ڕەفراندوم و ئەو شتانە نەما لانیکەم لە دەی 6 2014 هەتاکو ئێستا تا دوێنێ ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە دەیکرد 999 پێشمەرگە ئێستا بۆتە 1003 پێشمەرگە تا ئێستا شەهید بوون، 4596 کەسیان بریندار بوون، خەڵکێکی زۆر لە پێشمەرگەکان بێسەر و شوێن کراون، خەڵکێکی زۆر دیل کراون،
شەڕێک بە درێژایی 1500 کیلومتر هەیە. داعش بۆ خۆی 17,000 کیلومتری چوارگۆشە لەواقع لە ئێرانە حکومڕانی بەسەرەوە دەکات. بۆیە لە عێراقا داوای لێبوردنەکەم لەو پەیوەندیەدا بە بڕوای من دەبێت کورد تا ئەو کاتە دژایەتی ئەم گروپە تۆریستیەوەقع شەڕی لەگەڵا بکە کە لە ناوچەکانی بڵین ئەوانی کە کوردستانین بکەوێتەوە بە پێ ئەو معادلەت سەربازیش کە لە ئارادایەن ئەگەر ئەڵێ داعش 36 کیلومتر لە ناوچەکانی کوردستانی تەنانەت دەرەوە ئیداری هەرێمیش دوور ببێ خەتەرێکی ئاوایی تر نابێ بەسەر هەرێمی کوردستان. بۆیە لەو پەیوەندیەدایە کە بە بڕوای من هەرێمی کوردستان شەڕی داعش ئەکات لە مقابل بۆ دنیای دەکا چونکە داعش تەنیا هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان نییە بەڵکو بۆ سەر هەموو دنیاە. ئێوە باسیەوە دەکەن کە ئێران داعش هێنابوو سەر هەرێمی کوردستان. داعش شەڕی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو شەڕێکی ئیدئۆلۆژیە بینێ لەوەیەدا و شەڕ پێناسە دەکات کە کورد هاوپەیمانی ئامریکا یاوەکە بە قسەی ئێرانی کردو هاتە کورد تەنبیهکە. بەرژەوەندەکانی ئێران لە هەرێمی کوردستانە تەمین نابێ بە حکمی ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان لە واقع لەو بەرە لە جەم سەربەندیەکانی دنیای مۆدێڕندا ناکەوێتە ئەو خەتە فکری کە ئێران لە واقع سەرکردایەتی دەکات. هەرێمی کوردستان ئێستا بە هەموو کەم و کۆڕیەکانیەوە ئێستا فەزایەکی دموکراتیکی تێدا لە ئارادایە، ئێستا کەمینەتەوەکان لە هەرێمی کوردستانە نیشتەجێن، لانیکەم نزیک بە 2 ملیۆن کەس ئاوارە لە هەرێمی کوردستانە تەمین کراون و لە واقع هەرێمی کوردستان ئەو فەزا سیاسی کە لە ئارادایە لە هەرێمی کوردستان دروشمەکانی دروشمی مۆدێرن دیموکراسی، ئازادی بەیان، مافی نەتەوەکان، کولتوری پێکەوە ژیان، مافی مرۆڤ هەموو ئەو دروشمانن کە خودی نەتەوەکانی دانیشتووی ئێران لە کۆماری ئیسلامی داوای دەکەن بەڵام سەرەتاییتری مافەکانیان پێشێل دەکرێت و لە هەمان کاتدا خودی کۆماری ئیسلامی ئێرانیش دەیزانێت ئەگەر هەرێمی کوردستان بە سەربەخۆیی بگایان وڵاتێکی سەربەخۆیی کورد لە پەنای دەستیابێ تەئسیری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەگەڵ کوردی بەشەکەی خۆیشیدا دادەنێت و لەو پەیوەندیەدایە بە نەزەری من لەبەرەوەی کە ئیستراتیژی هاوبەشیان نیە لەگەڵ هەرێمی کوردستان و لەو جەمسەرە سیاسیی کە بۆ خۆی سەرکردایەتی دەکات لە ناوچەکە نایکێ بە هەموو نەوعێک دژایەتی دەکا و ئەوەی کە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش بە باوەڕی من بە نەوعێک لە نەوعەکان ڕعایەتی حاڵی ئێران بکەن و بیان هەوێت بە شێوەیەک تەفسیری ڕووداوەکان بکەن ئەگەر ئێران یارمەتی داون یان بە نەزەری من لە ڕووی سیاسی و دیپلۆماسی و ڕەنگە شتێکی معقول بێت بۆ ئەوەی کە تا ئەوکە بتوان فشارەکان لەسەر خۆیان کەم بکەنەوە. کاکە هەرێمی کوردستان ئەوڕۆ بە تاقی تەنیا لە ئەو سێ پارێزگایە باشە بە حەشیمەتێکی 4 ملیۆن کەسیەوە ساڵێکە بودجەی پێ نەدراوە لەلایەن حکوومەتی مالکیەوە بەڵام باس لەوە دەکرێت کە خودی عیبادی نزیک بە 1 میلیارد دیناری داوە بە کوردی ئیزدیەکان ئەمان ئەگەر بۆ اختلاف دروستکردن نەبن باشە ئەم هەرێمە شەڕی داعش بکە، شەڕی ئێران بکە، شەڕی تورکیە بکە، شەڕی فرقەی 12 سپای عێراق ناکە لەگەڵ ئێران ئەمانە هاوپەیمانە بەشێکیان کە باس لە داعشەکرێ سێر دەکەی زۆر مەسلێ ڕۆژهەڵاتی ناویان تێکداوە هاوسەنگەکانە تەواو تێکداوە تەنانەت سنووری بینالمللی و ڕسمی نێوان سووریا و عێراقیان تێکداوە. بەر لەوە ئەمریکا لێرە بڕوا ئێران فشاری زۆری بۆ حکوومەتی عێراق هێناکە دەبێت هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. پێتان وان یا هاتنی داعش بوو ناوچە بە قازانجی ئەمریکا بێت ئەنێ ئەمریکا ئەو پەیامی هەم بە کووردە هەم بە بەغداد کە ئەگەر ئێمە لێرە نەبین ئێوە بەرگەی ڕێکخراوی وەکو داعش ناگرن. ئەوەی کە بڵین ئەگەر ئێمە لێرە نەبین ئێوە بەرگەی ڕێکخراوێک و داعش ناگرن ئەوە دەگەێنێکەوە ڕەنگە ئەمریکا ئەم گروپە تروریستی هێنابێت ناوچەکە بە نەزەری من ئەوە لە ڕووی سیاسیەوە ڕەنگە بە دوور بێت. ئەو هۆکارانی کە بوونە هۆی بەسمەوە نییە ئەو هۆکارانی کە بوونە هۆی پەیدابوونی داعش لە ناوچەکە بە تایبەتی لە عێراقدا لە دەرەجەی یەکەم هەڵوەشانەوەی کتوپڕی سپای سەردەمی سەدام حوسێین بوو کە ئەمریکا بەبێ هیچ خوێندنەوەیەک ئەم سوپایە لە عەرزی 1 هەفتە هەڵوەشانەوە ڕاگەیاند کە هات ناوچەکەی داگیر کردو لە واقع ڕژیمی سەدام حوسێین ڕووخا ئەمە سوپایەک لە واقع کۆنتڕۆڵی وەزعەکەی ئەکرد ئەگەرچی نەیتوانی بربەرەکانی بکە لەگەڵ هاوپەیمانەکان و شەڕ لەگەڵ بە تایبەتی ئەمریکا بکە بەڵام مەسئلەی ڕێخستن لە دنیای سیاستدا لە نێو حیزبی سیاسیە ئەگەر ڕیشەداریش بوو
بەو ئاسانیە لەبەی ناچێت دەرەجەی دووەمیش کە داعش سەری هەڵدا بەداخەوە ئەو کێشە و گرفت و زوڵم و زۆرەی کە لە سەردەمی سەدام حوسەینە بەسەر شیعەکانی عێراقدا دەهات شیعەکانی عێراق دوای گەیشتن بە دەسەڵاتداریان ویستیان تۆڵە لە سوننەکان بکەنەوە هەر ئەوەی کە ئەو زڵم و زۆرەی کە لە موسڵدا دەکرا لەلایەن حکوومەتی مالکیەوە هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ ئەو زڵم و زۆرەی کە لە بەغدا و لە کەربەلا و لە نەجەفتا دەکرا لە سەردەمی حکوومەتی سەدام حوسەینە ئەمانە هەستی نەتەوایەتی هەستی ئاینی و مەسەبی سوننەکانی جوڵان هەم لە عێراقا و هەم لە سووریا و بوو بە هەوە پەیدابوونی ئەو گروپە و مەسئلەی ئەوەی کە زۆر جاریش لەلایەن خوتی سوننەکان و ڕێبەرایەتی سوننەکانیشەوە نمونی ئەوە دەهێناوە لە سەردەمی حکوومەتی مالکیە دەبێت ئێمە هەرێمێکمان هەبێ وەکو هەرێمی کوردستان خاوەنی ئاڵا پارلمان و لە واقعسیانەتی خۆمان بین بوو بەهۆی ئەوەی کە مبارزە و ڕوبەڕووبوونەوەیەکیش لەلایەن سوپای مالکیەوە بەنسبەت هاتنی ئەو گروپە تروستیە بۆ مووسڵ نەکرێت و بوو بەهۆی سەرهەڵدانی گروپێکی ئاوا تروستی گەورە و دەستی بەسەر زیاتر لە 500-600 میلیارد دلاری پوڵی بانکەکانی مووسڵدا گرتووە ئەو مەسلەی هەموو ئەمانە بوو بەهۆی ئەوەی کە قوت بگرێت دەستی بەسەر نەوتا گرتووە بازار ئەو مەسلەی داشە زۆر شتێکی ئاڵۆزدان دەبێ و دەکرێت هەوسە زیاتری لەسەر بکرێت مەسەرەن دەبینی تورکیا لە شەڕی کوردستان و لەگەڵ داعش هاوکاری هەرێمی کوردستانی نەکرد زۆر جارباسیەوە دەکرات کە داعش بریندارەکانی دەباتە تورکیا یا ئەو کوڕکچانەیەکە لە ئەوروپاوە کوڕکچە مسلمانانە کە دینە و یارمەتی داعش لە سنووری تورکیەوە زیاتر دێن بەڵام لەم لاوە تورکیا ڕێگە بە هەرێمی کوردستان دەدا پێشمەرگە بەڕێکەن بوو شەڕی داعش ئێوە باسی کوماری ئیسلامی کە داعش هێنا سەر هەرێمی کوردستان لایەک دیگە دەبینی کە هەر حزبی دموکرات پێشمەرگ لەسەر داوای هەرێمی کوردستان پێشمەرگە دەنێری و شەڕی داعش زۆر لایەنی کە دژ یەکون ببنە هاوپەیمان ئێران و ئامریکا و حزبی دموکراتی چوە ئەو بەرەیەوە ئێوە ئەو شتە چوون دەبینن مەسئلەوەی کەوەی کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێشمەرگەکانی خۆی ناردە بەرەی شەڕ دژی داعش بە مەسئلە پاراستنی بەرژەوەندی گشتیەکانی نەتەوەی کوردە لە هەرێمی کوردستانە ئێمە سەرڕای هەموو ئەو سیاست و استراتیژیانی کە هەمانە پێمان وانە بێ کورد لە هیچێک لە بەشەکانی کوردستانە نابێت دەخاڵت لە هیچێک لە پارچەکانی کوردستانە بکە ئێستا تۆ لە سووریا ئەنجومەنی نیشتمانی هەیە و تەفدەم هەیە هەر کامیان ڕەنگە استراتیژیکی زۆر جیاوازیان هەبێ خوێندنەوە جیهانبینی جیاوازیان هەبێ بەڵام ئەو دوانە بۆ خۆیان چۆنیان پێ باش بێ کوردستانی سووریە ئیدارەکەن بە کانتۆنی ئیدارە دەکات بە هەرێمی ئیدارە دەکات بەڵام بۆ خۆیان هەمویان هاوبەش بن ئێمە پێمان وا بە شتێکی معقول و دروستە بەو پێش ئێمە هەرێمی کوردستان وەکو تەجروبەیەکی ئاوا گەورە لە ناوچەکەدا کە ئاعترافی پێکراوە لە لایەن دنیای دەرەوە خەتەرێکی جددی بە ناوی داعش و گروپە تۆریستیەکان لەسرە ئێمە پێمان وابوو دەبێت بەنسبەت ئەو خەتەرەوە مەسئولیەتی خۆمان بەجێ بگەین و هاوکاری بکەین جا ئەوەی کە لەو پەیوەندیەدا تۆ لەو بەرەیە قەرارت گرتووە کە دژی داعش بووە و ئێران بەنەوەیەک ئێرانیش ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر داعش مەترسی هەبێ بۆ سەر بەرژەوەندیەکانی زۆر بە ئاسانی دەست لە پشتیوانیەکانی لێ هەڵەگرێت و بە تونترین شێوەیش دژایەتی دەکات و کێشی بۆ دروستەکە ئەوەی کە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستانە پشتیوانیمان لێ کردو لەوەڵکە لەگەڵ ئێرانە توانیوێتی بێتە ئەم ناوچەوە پشتیوانی بنەوەیەک لە هەرێمی کوردستانەکە دوو دنیای جیاوازن مەسلەی ئێمە مەسلەیەکی نەتەوەی نیشتمانیە هیچ بەرژەوەندیەکی حیزبی بۆ ئێمە لەو پەیوەندیەدا لە عرادا نەبووە بەڵام حزوری ئێران حزوری بەرژەوەندیەکانیەوە تەمینی مەسالحی خۆیەتی لە ناوچەکە باسی مەترسی داعش دەکەن داعش مەترسی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەیە داعش مەترسی هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرەوەی کە ئەو فەزا سیاسی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئارادایە و ئەو حیزبە سیاسیانەی کە ئێستا لە کوردستانی ئێراندا خەبات دەکەن تێکۆشان دەکەن قۆناغی جیاوازی بڕیوە هەر سەردەمێک بە شێوەی خۆی لەگەڵ فکریت بیر و بۆچوون و ئایدۆلۆژی داعشتا یەکانگیر نییە بۆیە چۆن ئێستا مەترسی دروست کردۆ بۆ سەر هەرێمی کوردستان لە داهاتوشدا بە بڕوای من هەر گروپێکی ئیسلامی سیاسی تۆنڕۆی ڕادیکاڵ کە فکریت و بیر و بۆچوونەکانی لەگەڵ عیلمانیەت و مدرنیەتتا نەگونجێت داعش بە مەترسی بۆ سەر خۆی و ئایدۆلۆژی خۆی دەزانێت باسی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن جنابەدان دەڵێن ئەو هەزبانە کە لەوەی خەبات دەکەن ئەو خەباتە چوون پێناسە دەکەن هەر دوێنێ بوو
کە ئوسانداری سنە دەڵێ حزبە کوردەکان مەترسینین بوو سەر کۆماری ئیسلامی لە کۆمەڵناسی سیاسیدا بۆ شێوە باسی ڕەوایی سیستمێکی سیاسی دەکرێت ئەو سیستمە سیاسی لە هەر شوێنێکی ئەو وڵاتە بتوانێت ئەمنیەت و ئاسایش بەرقەرارکار نیشانەوەسەکە ڕەوایی هەیە مەشروعیەتی سیاسی هەیە جمهوری ئیسلامی توانێت لە کوردستانە و کارە بکە کە ئێستا ئوسانداری سنە کە زۆر لایەنە ئەڵێن سیاسیترین ئوستانی ئێرانە ئوستانی سنە نەتەنیا سیاسیترین ئوستانی ئێرانە بەڵکو ئەمنیەتی ترین ئوستانی ئێران نەتەنیا کوردستان بەڵکو کرماشان و ئیلام و ورمیشە ئەوەی کە پارێزگای سنە ئەوە دەڵێت بە باوەڕی من شتێکی بە تاواتی نادروستە کە حیزبە سیاسیەکان مەترسین ئەگەر حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران و بە تایبەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران مەترسی نییە بۆ ئەگەر ئەندامێکی حیزبی دموکرات بە تەنیا ئیعلامیەکەوە دەگیدرێت یان پێشمەرگێکی ئەو حیزبە بە شێوەیەک دەڕواتەوە ناوچە بۆ بە هەزاران نیروی بۆ تەرخانەکە بۆی کە بگیرن کەمترین سزاکان زۆر جار بووە گەر پێشمەرگی حیزبی دموکرات ڕۆیشتێتەوە لە سێدارەدان بووە چەندین ئەندامی حیزبی دموکرات ئەدام کراون چەندینیان لە سێدارە باش مەترسیدان بۆگیان کوماری ئیسلامی مەترسی هەر ئەوەیە کە ئەو فکریەتەی کە ئێستا حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێبەرایەتی دەکات لەگەڵ بەرژەوەندی و فکریەتی خودی کۆماری ئیسلامی ئێراندا بە تەواوەتی ناتەبایە و خودی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش پێی وایە ڕوخانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە کە دەتوانێت بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد لە کوردستانی ئێرانە تەمین کە بەڵام ئەوەی کە ئێستا ئەو فەزا سیاسی کە ئێستا لە ئێراندا لە ئارادایە لەگەڵ فەزا سیاسی کە لە هەرێمی کوردستان یان لە تورکیا نییە هاوکێشە سیاسیەکانی ناوچەیە لە هەمان کاتدا خودی کۆمەلگای نێودەوڵەتی دەزانن ئێران هەر لە راپۆرتی ساڵانی وەزارەتی خارەجە هاتووە کە یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی ترۆر و تەرۆریزمە بەڵام لە هەمان کاتە دێت دانوستانیشی لەگەڵاکات لە هەمان کاتە دێت دیالۆگیشی لەگەڵاکە لەبەرەوەی کە هاوکێشی سیاسی و معادلی سیاسی خوێندنەوەیان ڕەنگە زۆر لەوە گەورەتر بن تا تۆ بڵێ وەڵای ئێستا تۆ خەباتی چەکداری ئەەکەی یان نایکەی بنسبەت کۆماری ئیسلامیەوە لەو پەیوەندێدا چه قازانجێک یان چه سوودێکت نسیب دەبێت. کاک فواتە بوو خۆت ئەندامی ڕێبەراتی حزبی دموکراتی باسی خەبات دەکەین باسی نەبوونی ئەمنیەت و ئاسایشی کوماری ئیسلامی باسی نەبوونی مەشروعیەتی کوماری ئیسلامی لە کوردستان دەکەین حزبی دموکرات زمانی سەردەمانێک لە ڕووشەڵاتی ناوین خەباتێکی سەردەمی زەبانزەری خاص و ئام بووە بەڵام ئێستا کە زۆر کەس پێناسەی خەباتی ڕووشەڵاتی کوردستان دەکەن دەڵێن حزبەکانیان کوردستان هیچ نەخشێکیان لەو مبارزەدا نییە ئەو حزبە چ بەرنامێکی بۆ هەیە کە دیسان بگەڕێت سەر ئەو ڕوڵی جاران لەباری دیپلۆماسیەوە لەبارەی حزب لە ناو خەڵکە ئەوەی کە چاوی لی دەکەی هەموو حزبەکان ئنشعابیان تێکەوتووە ئەو جیابوونەوانە دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر ئەو بزوتنەی لە ڕووشەڵاتی کوردستان یەکێک لەو کێشە و گرفتە گەورانەی کە ئێستا ڕوبڕووی هێزە سیاسیەکانی کورد لە کوردستانی ئێرانە بۆتەوە ئەو مەسئلەی پرشوبڵایی و لەواقع لێکترازان و ئینشعاباتانەیە لە نێو ئەواندا دروست بووە بە باوەڕی من هەتاکو و ڕۆژێک ئەم هێزە سیاسیانە نەتوانن لە چوارچێوەی پلاتفۆرمێکی هاوبەشە پێکەوە یەکگرتوویکیان هەبێت بەو شێوەی کە پێویستە ڕەنگە بە تاک هەر هێزێک بە پێی توانە قدرت لە واقع قورسایی خۆی تەسیری هەیە لەسەر فەزای سیاسی کوردستانی ئێران بەڵام لەو پەیوەندیدا کۆماری ئیسلامی زۆرترین سوئیسفادەکانی خۆی لێ دەکات مەسەلەن هەر لەو ماوەیەدا باس لەوە دەکرا کە خودی کۆماری ئیسلامی لە مەجلیستا وەزیری اطلاعات ڕایگەیاندووە ئێمە لەگەڵ دوو حیزبی دیموکرات وە کۆمەڵە و توێژمان کردووە لە حاڵەکە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژێری زەحمەت کێشانی کوردستانی ئێران ئەوەیان ڕەت کردووەتەوە بەڵام لەو لاوە دەبینین هێزی دیکەگەر بە ناوی دیموکراتەوە یان بە ناوی کۆمەڵەوە خەریکی مۆبارەزە و تێکۆشانی خۆیەتی و لە هەمان کاتیشا ڕەتیان نەکردوەوە کە توێژیان هەبووە لە سەتحی شۆرای عالی ئەمنیەتی ملیە لەلایەن کۆماری ئیسلامی و لە ئەفکاری عمومیدا ئەم بە توێژ لەگەڵ دیموکرات وە کۆمەڵی پێناسە دەکا و لە هەمان کاتیشا توێژ بە هیچ شێوەیە خراپ نییە بەڵام ئێمە تەجربەی و توێژ تەجربەیەکی زۆر تاڵمان لێ هەیە وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دوو ڕێبەرێکی گەورەی وەکو دکتۆر قاسم و کاک عەبدوڵای قادری ئازەرمان لەدەستداوە لەو پەیوەندیەدا و هەوڵی تریش دراوە بۆ مەسلەی یەخستنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەر خودی کاک دکتۆر سەعید لە ڕۆستانی مکۆنستا بۆ دۆزینەوەی ڕێگاچارێکیاوە دۆزراوەتەوە بۆی لەو پەیوەندی ئەمە وەکو حیزبی دیموکرات و توێژمان لە هیچ کات لە شکڵ و شێوەکانیدا ڕەت نەکردوتەوە
بەڵام بەپێی ئەو تەجروبەی کە لە کۆماری ئیسلامیە هەمانە پێمان وایە وتوێژ دەبێ بە شێوەیەکی لانیکەم ئاشکرا بە بەشداری لایەنێکی سێهەم لە ئاستی وڵاتانی بڕیاردەری نێونەتەوەی یان حیزبە سیاسی گەورەکانی دنیا ببێت بۆی کە جارێکی دیکە تەجروبەی وەکو دکتۆر قاسم دووپات نەبێتەوە بۆیە لەو پەیوەندیەدا وایە کۆمار ئیسلامی لەو بارودۆخەیە کە پێویستی هەبێ لەگەڵ بزۆتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وتوێژ بکە لە مەوزعی زعفا یا بزۆتنەوەی کورد بڵی لە مەوزعی قودرەتەوە وارد بوو بێت کە کۆماری ئیسلامی حازم بێت لەگەڵیان دانیشت لەسەر هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران ئەگەر بتوانن لە چوارچێوەی پلاتفۆرمێکی هاوبەشە یان ئەو ئینشعابات و لێکترازانانەی کە هەبووە ئەگەر ئەمانە بتوانن یەک بگرنەوە و لە پلاتفۆرمێکی هاوبەشە هەبن بە بڕوای من کۆماری ئیسلامی مەترسیەکی گەورە بۆ خۆی دەزانێت و ئەگەر بزانێت بەرژەوەندەکانی تەمین ناکری حاضر دەبێت چونکە کۆماری ئیسلامی ئەو سیاسەتی ڕابردوو و داهاتوو ئەوانەی لەسەر ئەسلی تەقیە لەسەر زۆر شتی دیکە بنیاد دەنێت و لە هەر کاتێکا بەرژەوەندی بکەوێتە مەترسیەوە ئامادەیە زۆر شتی ئیدۆلۆژیکی خۆی فدا بکە بۆی کە لانی کەم سیستەمەکەی پارێزراو بێت کاتی زۆرمانم ئەوکو و پرسی ئاخر کە باس لە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین لەو چوار بەشە دەکرێت لە سووریەوە خەریکی شەڕن لەگەڵ ڕێکخراوە تونندڕەوە ئیسلامیەکانە لە تورکیەوە پرۆسەی ئاشتی هەر بەردەوامە لە حریمی کوردستانەوە تووشی شەڕونە لەگەڵ ڕێکخراوی داعش چون باسی گرنگی ئەو شەڕە لە حریمی کوردستان دەکرێت بەو شێوە کە باس لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت پرسێک کە زۆر گرنگە یەکردنەوەی حزبی دموکراتە ئەو پرۆسەیە گەیشتێکوێ ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە دوای کۆنگرەی سیانزەکە ئەوی ئینشعابە ڕوویدا بارحاڵ تا کۆنگرەی پازدە بڕیارێک وە قەتنامەیەک لەلایەن کۆنگرەوە پەسەند کرا ئەو قەتنامەیە لە سێ قۆناغدا ڕێگای ڕوون کردوەوە دیاری کردو بۆی کە ئەو یەکگرتنەوەی پێک بێت یەکێکی دەڵێت بە نسبەت هاوڕێیانی پێشومان لابردنی کۆسپەکانی سەر ڕێگای هاوکاری پەیوەندی دۆستانە و دواتر یەکگرتنەوەی یەکجاری لانیکەم قۆناغی یەکەم و دوومیمان ئێمە بڕیوە ئێمە پێکەوە هاوکاری دەکەین و ئێستاش پەیوەندی دۆستانەمان هەیە هەر لە ڕۆژانی ڕابردوودا بوو لە ئاستی هەیئەتی پایەبەرزی هەردووک لایەن بە بەشداری کاک مستەفای هیجری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کاک خاڵیدی عەزیزی کۆبوونەوەیەکی ئاوا لە لووتکەدا سەری گرتووە بۆیە قۆناغی یەکەم و دووەم براوە و بڕوای من دانیشتنەکان کە بەردەوامە بن و ئاڵوگۆڕی تەرح و گەڵاڵەکان دەکرێن ئەو قەتنامەی کۆنگرە کە دەڵێ یەکگرتنەوەی یەکجاری سوورەت دەگرێت بە بڕوای من دەبێت بەڵام ئەوەش هەروە بە ئاسانی نابێت ئێمە لانیکەم 8 ساڵ لە یەک جیاین لەو 8 ساڵەدا ڕەنگە لە ڕووی سیاسیەوە گفتمانە پێویستی بە گۆڕان هەیە مادام کە سکرتێری دوولیان پێکەوەدا دەنیشن دەفتەر سیاسی دوولیان پێکەوەدا دەنیشن ئێوە دەڵێن کاک مستەفای و لەگەڵ کاخال دانیشتۆ کاتیەوە ناتەوە کە ئەو گفتمانە گۆڕانێکی بەسرابێ کاخالیت سکرتێری لایەنێک نییە ئەو گفتمانە ئێمە تا ئێستا بڕیاری پلۆنۆمی کۆمیتەی نامەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانمان هەیە بڕیاری پلۆنۆم لەسەرەوەی هەشتێکە هەر کاتێ بڕیارەکە گۆڕا ئێمەش لەفزەکەمان دەگۆڕێت زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە و نەزرات و جام و کاملی قوتان لەم بەرنامەیە کاکی بێگی ئێوە و بینەرانی خۆشەویستی تیشکتیوی بینەران خۆش لێرە هاتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەم جارە بە بەشداری کاکفات خاکی بێگی و سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران کە مژار بەرنامەکەش لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین و ڕووداوە سیاسەکانی ئەم ناوچەیە هیوادارم بەرنامەی ئەم جارش بەدڵتان بوو تا بەرنامە ترکاتین و خدمەتان هەر شاد و سەرکەوتوو بن.